لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، لە وتاری ڕابردوودا لە خزمەت جەنابتاندا باسی تەوبەمان کرد، باسی گەڕانەوەمان کرد بۆ لای خوای پەروەردگار. بەڵام خۆشەویستانم، کاتێک کە زۆربەی خەڵکی وشەی تەوبە دەبیستن، ئەڵێن پێویستە ئینسان تەوبە بکە و بگەڕێتەوە بۆ لای خوا، یان دەڵێن فڵان کەس تەوبەی کردووە و تۆبەکارە، یەکسەر مێشکمان زیهنمان دەڕوا بۆ لای کەسانێک کە پێویستە ئەو کەسەی تەوبە دەکا و یان تۆبەی کردووە کەسێک بێ خوانەناس بوو، بێدین بوو بێ، ئێستا گەڕابێتەوە بەرەو ئیسلام، قاتڵ بوو بێ و بکوژ بوو بێ، یان زیناکار بێ، یان حرامخۆر بێ، ئەوانە دەڵێن پێویستە تەوبە بکەن. یەکسەر کە دەڵێن تۆبە پێویستە، زیهنمان بۆ لای ئەوانە دەڕوە. یان ئەوانەی فەرمانێکی خوایان جێبەجێ نەکردووە، خوای گەورە فەرموویەتی نوێژ بکە و نەیکردووە، ئەڵێن نوێژنەکەر واجبە تەوبە بکە. زەکاتی نەداوە، ڕۆژی ڕەمەزانی نەگرتووە، باڵاپۆش نەبوو، جلەکانی شەرعی نەبوون و سفور بووە، ئەڵێن پێویستە ئەو ئافرەتە خۆی پۆشتەکە و تەوبە بکە. ئەمانە ڕاستن، هەموو ئەو گوناهانە پێویستە ئینسان تەوبەیان لێ بکە. بەڵام خۆشەویستان، بڕواتان هەبێ یەک بەیەکی ئێمە واجبە بەردەوام لە تەوبەدا بین. تەوبە هەر بۆ موشریک و خوانەناس و قاتڵ و زانی نییە، هەر بۆ حرامخۆر و پارەخۆری خەڵکی نییە، هەر بۆ نوێژنەکەرەکان نییە. زۆر گوناه هەیە ڕۆژانە پێویستە تەوبەی لێ بکەیت تا لەسەر دڵت کۆ نەبۆتەوە، وەکو حەسوودی. ئەزانی هەر کاتێک کە بەدڵ تا هات خوای گەورە ئەو بەهرە و خۆشیەی بە فڵان کەسی بەخشیوە، لە دڵەوە حەزت پێی نەکرد، تۆ حەسوودی، ئەبێت دەست بەجێ بڵێ ئەستەغفیر الله، بڵێ خوای گیان پەشیمانم، تەوبە بێ. باشە ئەو خۆشیانی داوتە بە فڵان کەس چ زەرەرێکی لە من داوە، کاتێک بەبێ ئەوەی کە بەرامبەر زەرەرێکی بۆت بوو بێ ڕقل لێی دەبێتەوە، ئەبێ بڵێ ئەستەغفیر الله، یا ڕەبی خوای گیان ئەو گوناه هەم لەسەر لابەری، بۆچی ڕقم لە فڵان کەس بێ، باشە فڵان کەس چ زەرەرێکی لە من داوە، لە خۆیەوە ڕقم لێ بێتەوە. ئەگەر زەرەرێکی هەیە بۆ نەچم لە لای دانیشم، بۆ تێک نەگەین، بۆچی دڵمان بەرامبەر یەکتری پاک نەکەینەوە. بەقەدەر ئەوەی کە پیا و کوژ واجبە لەسەری تەوبە بکە، ئێمەش کە بوو کوژی دڵی خۆمان و خەڵکین واجبە تەوبە بکەین. ئەم ڕقوقینەی کە لە دڵەکانماندا کۆبەتەوە، هەموو ڕۆژێ ئەستەغفیر اللهەکی دەوێ، هەموو ڕۆژێ پێویستیمان بە شۆردنی دڵەکانمانە، هەر وەکو پێویستیمان بە دەست و چاو و قاچشتنی ڕۆژانەمانە بۆ دەست نوێژەکانمان. ژنومێر کاتێک کە کێشەیەکیان دەبێت لە ماڵەوە، چەند جوانە لەم ئیسلامە تێبگەن لە جیاتی ئەوەی تۆمەت بۆ یەکتری هەڵبەستن. ژنەکە بڵێ پیاوەکەم وابوو بۆیە کێشەمان هەیە، پیاوەکە نەخێر بڵێ ژنەکەم ئەو عیبەی هەبوو بۆیە ئەو کێشەیەمان هەیە. بگاتە حەدی لێدان، بگاتە حەدی ئەوەی کە بەداخەوە دەبیستین فڵان پیا و ژنەکەی خۆی خنکاند بەوە یارێک، فڵان مێرد کوژرا لەلایەن ژنەکەیەوە بە چەقۆ و بە سیلاح. بیستمان ئینسان لە ڕۆژی جەژنە ماڵە خەزوورێک کتێکی بەخێو کردو بە شووی داوە قەتڵ و عام دەکرێن لە ڕووداوێکدا، لەلایەن ئەو کەسەی کە زاوای چەند ساڵەت بووە، کە ڕۆڵەت لێی هەبووە. ئەم ڕووداوانەش وەکو کوردەواری دەڵێ هەنگی لە ناو کلۆرەدارە دۆزی بێتەوە کابرای ڕاگەیاندکار، پشووی سوار بووە و خواخوای دەقەیەتی بگاتە سەعات 8 و بەگاڵتە جاڕێەوە بۆ عالەمێ بژێڕێتەوە. ئەوەندە خەڵکە کوژرا، وەکو ئەوەی ئەوەندە مژدەیەکی خۆش بێ بیدا بەگوێ ئەو خەڵکە داماوەی کە لەم کوردستانە بەژمێنەتەدا هیچ خەمیکەی نەبێ ئەم هەواڵە خۆشانی کوشتن و بڕینی بینی ژن و مێرد و فڵان کەس فڵان کەسی کوژ، ئەوە ژن و مێرد بوون، ئەوە ژن بۆ ئەوە پیاو بوو. باشە بۆ چارەسەری ئەم کێشانەی ژن و مێرد کە ڕۆژانە ڕوودەدان لە بینی هەر یەکێک ئێمەوە هاوسەرەکانماندا بە تەوبەیەک نەبێ، کە کێشەیەک لە بینی تۆ خێزان تا دروست بڵێ ئافە وەرە با تەوبە بکەین، وەرە با داوای لە خۆشبوون لە خوای خۆمان بکەین، لەوە چێ خەتای من بێ و خەتای تۆ نەبێ، من بە خۆم دادەچمەوە، تخوا تۆش بچۆسە بەرماڵ دوورکان نوێش بکە بۆ خوای خۆت و بە خۆت تا بچۆوە، بڕۆکە کێشەکە ناگاتە ئێوارە، هەل لە ماڵی خۆتدا حەل دەبێ. چەند جوان ئەگە خوا نەخواستە هەر حەل نەبوو گەیشتە جیابوونەوە بە شەریعەتی خوای پەروەردگار لە دادگا و لە شەریعەتا تەلاقتدا، ئەو کاتە بڵێ وەرە با تەوبە بکەین دیسانەوە، وەرە ئافرەت با تەوبەیەکی ڕاستەقینە لە نێوانی خۆمان و خوادا بکەین بەڵکو خوا لێمان خۆش بێ.
لە جیاتی ئەوەی دڵ ئازاری یەکترمان داوە با بڵین قورئان چی دەفەرمێ بەڕێزان ولا تنسوا الفضل بينكم لسورة البقرة آيات 237 دا دوای ئەوەی باسی ئەو هەموو کێشە خێزانیا و تەلاق و مارەی و دوای جابوونەوە دەکا ئاخر وشە پێمان دەڵێ ئەی ژن و مێرد ئەگەر لە یەک جیاژ بوونەوە تەلاقیشتان وەرگرت چاکەی یەکترتان لەبەر چاولانە چێ ئەی زاوا قەت چاکەی ماڵی خەزوور لەبەر چاولانە چێ ڕۆژێ دەستت ماچکردن و تویان بە کوڕی ماڵیان قبوڵ کرد قەت غیرەتن نەجوڵێ بچێتە سەریان کابرا تەقەی لە ماڵی خەزووری کرد ئەو خەسووی کوشت ئەو ژنبراکەی کوشت ئەو ژن خوشکەکەی و خەسووی بە یەکەوە کوشت خوا دەفەرمێ بیر لەوە بکەوە ڕۆژێ تۆ بە کوڕی ئەو ماڵە قبوڵ کرای قەت چاکیانت لەبەر چاولانە چییە دیسان بڕۆ دەستیان ماچکەوە بڵێ ئەو ئەمانەتەکەتان هەر ماڵە گەورەکەی جارانن بۆ من هەر ماڵە باوانن بەداخۆ ئێمە نەماتوانی بەیەکەوە بگونجین ئەی ئافرەت ئەی کچک ئەی ژن کاتێک کە تەلاق دەدرێ قەت چاکەی ئەو پیاوە لەبەر چاولانە چێ ئەی چەند ساڵ لە چەند شوێنە بەدەورتەوە بووە لە چەند نەخۆشییا بەدەورتەوە بووە چەند جار خزمەتی کردووی هەر خراپەکانی مەبینە چاکەی یەکتر لەبەر چاو بگرن ئەم نیشتیمانەی ئێمە بەڕێزان ئەم کوردستانە نمونەی گەلێ جوانی تێدایە بەس داخەکەم ئەم تەلەڤیزۆنانەی ئێمە بەس بووە هەواڵگەرمکردن لەسەر قوت و بیرەنەوتی ئەم میلەتە کۆمەڵێک مشەخۆر مانگانە بە ملیۆن دۆلار دەخۆن چی دەگەڕێن پیسیەک لەم وڵاتەدا هەیە خەبەرێکی ناخۆش هەیە یەکسەر تەلەڤیزۆن بکەوە هەموو سەرە سەعاتێک ئەو هەواڵە بە تۆ دەڵێ ئەزانن لە هەموو دنیای ئەمڕۆدا لە هەموو دنیای دیموکراسیەتدا کە ئیسلامیش نین قەدەغەیە هەواڵی سیاسی و کۆمەڵایەتی حتا سەعات 9 10 شەو بخوێندرێتەوە لە هەندێک وڵات 9 شەوە لە هەندێک وڵاتی پێشکەوتوتر 10 شەو بۆ ئەبێ قەدەغەی کردبێ منداڵ لەبەر دیار تەلەڤیزۆن بێ و هەواڵ بخوێندرێتەوە باسی کوشتن بێ ئێستا منداڵەکان ئێستا ژنی نێناوە فێر بۆ فڵان کەس خەزووری خۆی خوشکە بەدڵن نەبوو تۆش بڕۆی تەقەی لێ بکە ئەو گەنجە فێر دەبێ ئەی بۆ لە جیاتیەوە دوو نمونەی جوانی نیشان نادەی ئێمە لەم مزگەوتی ڕێگەی باشتەدا الحەمدوللا دایمە فۆکس دەخینە سەر جوانیەکانی ئەم میلەتەش ئایا هەموو خەڵکەکان وان نەوەڵڵا لە ساڵی کۆتایی هەشتاکاندا پیاوێکی زۆر گەورە هەبوو من لە یەکێک لە کتێبەکانی خۆمان ناویشم نووسیوە بەس ئێستا بە پێویستی نازانم دوای وەفاتی دووبارەی بکەمەوە ناوەکەی پیاوێک بوو لە مەداریسی ئیسلامیدا دەورێکی باڵای هەبوو زۆربەی ئیمام و خەتیبەکان ڕەمە دەرسیان لەلا خوێندبێ لە کۆتایی تەمەنیدا لەگەڵ هاوسەری نەگونجان بەیەکەوە جیابوونەوە کوڕ و کچی گەوریان هەبوو کوڕەکانی ژنیان هێنابوو کچەکانی شویان کردبوو لەگەڵ خێزانیا بەیەکەوە نەگونجان جیابوونەوە فترەیەک کەمی دوای جابوونەوە کە ئەو ژنە دڵی بریندارە بەسەری سپی تەلاق بدەی زۆر ناڕەحەتە باوکو دایک نەماوە ماڵ نەماوە بگەڕێتەوە لای برا و براژن بە خێوی بکەن ئەو ژنە بەسەری سپی تەلاق دەدرێ هەر دوای ماوەیەکی کەم مامۆستای گەورە جەڵدەیەک لێی دەدا جەڵدەیەکی دەماغ لێدا و پارچەیە گۆش لەوێکەوتەوە بە حاڵ هۆشی هەیە دەبێ خواردنی بەدەمەوەکەی ئەو کاتانە ئەم پاککەرەوانش دوو لە ڕووی جەنابتان نەبوون کە ئینسان پێی هەڵگیرە دەبوو مرۆڤ بەدەست پاک بکرێتەوە بشۆرێتەوە پەڕۆی پێ هەڵبژیرە زۆر ناڕەحەتتر بوو لە ئێستاش کەسێک نەبوو وەکو خزمەتکار بۆشی بگری ئەو کاتانی کۆتایی سەرەتای نەوەتەکان ئەو شتانەش نەبوو گرانی بوو ئەم ژنە بیر دەکاتەوە لە جیاتیەوەی لە هەموو مەدیسێکا بڵێ سەیری قودرەتی خواکەن چۆن خوا تۆڵی منی لە فڵان کەس کردەوە جەڵدەیەکی دەماغ لێدا و ئەوە شەلل بۆ لە ژوورە و کەس نییە خزمەتی بکە نەخێر دەگەڕێتەوە خزمەت پیاوێکی وەکو جەنابتان وەکو جەنابی ئەو مامۆستایانە مامۆستایەکی عالم و ژیر دەدۆزێتەوە جەنابی مامۆستا بووە یەک فتووە هاتووم ئەڵێ پرسە کچە شیرینەکەم ئەڵێ مامۆستا دروستە فڵان کەسی هاوسەرم جەڵدە لێی داوە تەمەنێکی دوور و درێژ بەیەکەوە ژن و مێرد بووین بەڵام لە پیریدا تەلاقی دام ئێستا بیستومە لەسەر جێگا زەلیلە و پاکردنەوەی دەوێ و خواردن دەوێ بەدەمیەوەکەی دەسەڵاتی وەکو بناڵێکی لێ هاتوێتەوە شەرع ڕێگەم دەدا بڕۆم حتا مردن خزمەتی بکەم شکر من ساغ و سەلامەتم پشتم نایەشێت چاوم نایەشێت دەستم نایەشێ واللهی لەبەر خاتری ئەو چەند ساڵەی ژن و مێردایەتیمان ئەو هەموو ساڵێمە بەیەکەوە بووین شەوی خۆشمان هەبوو ڕۆژی خۆشمان هەبوو بەخوا چاکەشی بۆم هەبوو بیرم کردوتەوە خوایە گیان واز لە خراپەکانی دێنم بەس بیرم لە چاکەکانی کردوتەوە لە ڕاهی خوا ڕادەڕۆم خزمەتی دەکەم هێشتا من مەحرەمترم پێی لە خەڵکی تر کوڕ و کەس هەر یەکە لە ماڵی کۆیەتی بووشی ژامادە نییە خزمەتی بکە کەس لەبەر مێرد و منداڵەکانی فریای باوکیان ناکەون مامۆستاش دەڵێ واللهی ئەو گەورەیە لە تۆ دەبینم من سەرم سوڵماوە ئەرە والله کچی خۆم خوشتی خۆم ئەوەکو مناڵێک وایە خۆ نە ئارزووی ماوە نە ئاگای لە دنیا ماوە بڕۆ خزمەتی بکە پاداشتت بەس بەهەشتە لای خوا فعلا دەچێ هەموو ڕۆژێ نانی بەدەمەوە دەکا پاکی دەکاتەوە دەیباتە حەمام مێردێک کە تەلاقی داوە
حتا دەمرێ ئەو مامۆستای ئەو ژنەی خزمەتی دەکا کاتێک کە ژنیشی نەماوە. چەند جوانە ئەم نمونانە زیندوو بکرێنەوە. لەم مانگی ڕەمەزانەدا ئێمە ختمی قورئان زۆر دەکەین، بەس خۆزگەی یەک ئاەت جێبەجێکەین، یەک ئاەت بکە بە کردار لە ژیاندا بەقەدەر یەک ختمی قورئان دڵت پێخۆش بێ، بەقەدەر ئەندازەوەی ختمم کردبێ گوێم لە ختمی قورئان بوو بێ، لە خزمەت قورئان دابووین لەو هەموو وتاریکە ئەلحەمدولیلا خوێندمانەوە، بەقەدەر تەواوی ئەوانە بارستاییەکەی یەک دەقە بوو لە ژیانمدا بەڕێزان. ئەویش ئەوە بوو کاتێک لەگەڵ بەڕێزێکە لە شوێنێکە بە یەکەوە بووم، لە هاوسەری جیا بووبەوە، بەبێ ئەوەی بابەتەکە ئەوە بێ عادەتەن ئینسان قسە دەکرێت باسی ماڵ و خێزان کرا. ئەو بەڕێزە واسیەوەی کردوتی لە خێزانم جیا بووم، باسی کردی لە کاتی خۆی خێزانی بەڕێزم ئەوا بۆ مامۆستای خێزانم ئەوا بووە، وتی مامۆستا تخوا دوعای خێری بۆ کە بۆی بەختەوەر بێ. کاتێک کە خێزانی نەماوە چۆتە لای کەسێکی تر چەند مووقیفەکەم پێ گەورەی بوو، لە جاتی بڵێ خوا تۆڵەی لێ بکاتەوە، خوای گەورەی نەکاوتی مامۆستا بە منی وت مامۆستا تخوا دوعای خێری بۆ بکە یا ڕەبی بەختەوەر بێ، تخوا دوعای خێری بۆ بکە حەسێتەوە. چەند ئەو ئینسانم لا گەورە بوو، وتم تەواو 100 ختمی قورئان بەقەدەر ئەوە نەبوو هاتۆ بە کردار جێبەدەت کرد ولا تنسوا الفضل بینەکم. ئەی ژن و مێر ئەگەر لێکیش جیابوونەوە مەیکەن بە دوژمنایەتی، چاکەکانی یەکترتان لەبەر چاو بێ، بە خەڵکی بڵێ دوعای خێری بۆ بکەن بەخوی بەختەوەر بێ. ئەو پیاوە لای من زۆر بەرز بووەوە، هەر لەوێژ وازم لە بابەتەکە هێنا و لەسەری نەڕۆیشتم بۆی برینی نەکولێتەوە، پرسیار و جوابێکمان نەکرد، بە زۆر بەلامەوە گەورەی بوو کەسێک دوای جیابوونەوە لە هاوسەری بە خەڵکێک بڵێ تخوا دوعای خێری بۆ بکەن بۆی بەختەوەر بێ. ژنێکی زۆر باش بوو، لە کاتێکە لەوانەیە ئازاری دەرونیشی دابێ، لەوانەیە هۆکارێکی ناوەکەی هەبوو بێت کە گەیشت بێتە حەدی تەلاق، بەڵام چەند جوانە ئەم نمونانە بژێنینەوە لە ناو کۆمەڵگاکەماندا، ئێمە چاویان لێ بکەین خوا نەخواستە کە دوژی گرفت بووین. بۆیە کاتێک کە ئەمە ناکەین دەبێت تەوبە بکەین، بۆیە تەوبە واجبە لەسەر شانمان بۆ هەموو شتێک. خۆشەویستەکانم ئەهلی ئیمان، ئێمە هەر دەڵێن دوو شت زۆر جوانە ئینسان تێیدا بێ پشتی پێ بەستە، ئەویش دەستپاچی و داوێن پاچی، عیفەتی دەست، عیفەتی داوێن. ئەڵێ فڵان کەس دەست پاکە، یعنی هەموو ماڵی دنیای دەست بەردەستدانێ ئەمینە بەخوا خیانەتی لێ ناکە، واللهی سەری خۆتی بێ بسپێرە خیانەت لێ ناکە، قەت دەستی ناچێتە خوێنی خەڵک. چەند جوانە فڵان کەس شاهیدی بۆ درێ ئەڵێ ئافرەتەکەی خێزانی خۆتی لەگەڵا بنێرە وا ئەزانێ کچی خۆیەتی، ئەوەندە داوێن پاکە، ئەوەندە بە ئەخلاقە، لە هەر شوێنێ بینیت قەت لێی مەترسە فڵان کەس داوێنی پاکە، ڕەوشتی پاکە. ئەم دوو پاکە زۆر جوانن، دەستی پاک و داوێنی پاک. بەڵام بەڕێزان لەلایەک کەو میلەتی ئێمە کونیتیە بووە، ئەویش عیفەت اللیسان و عیفەت القەلەمی لەدەستداوە. خەریکە ئەلحەمدولیلا من دڵنیام پیاوانی وەکو جەنابتان بەخوا یەک دەستان بخەمە سەر ئەڵێم وەڵڵاهی ئەلحەمدولیلا پیاوکوژ نین، سوێن بەخوای گەورە ئەلحەمدولیلا حرامخۆر نین، کاسبن، سوپاس بەخوا یەک بەیەکی جەنابتان و نەوەکانیشتان داوێن پاک و بە ئەخلاقن خۆتان و خێزان و منداڵتان. بەس بە ئاگامان لێبێ ئایا پاکی زمانمان ماوە؟ ئایا کە لە مەجلیسادا دەنیشین بەقەدەر پاکی داوێنمان کە خۆ لە زینا دەپارێزین، خۆ لە بەکارهێنانی زمان بەرامبەر بە خەڵک دەپارێزین؟ ئایا پاکی زمانمان هەیە؟ ئایا پاکی نووسینمان هەیە؟ قەڵەم خۆستا بە ناشکونام نووسەر نەماوە، هەمووی فەیسبووکەکەیەتی و بێنە کۆمنت بنووسە. ئایا پاکی نووسی مەکانت دەگاتە ڕادەیەک بڵێ وەڵڵاهی لە ژیانمە کۆمنتێکی ناشرینم بۆ هیچ بەشەرێکی خوا نەنووسیوە؟ ئەگەر شتەکەیم بەدڵ نەبوو بێ نووسیمە فڵان کەس خوا هیدایەتی من و تۆش بدا، خوای گەورە بمانهێنێتە سەر ڕێگای ڕاست. ئەمە عیفەتی قەڵەمە، ئەمە عیفەتی لیسانە. بۆیە بەڕێزان خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا ئاگادارمان دەکاتەوە. ئێمە هەمیشە دەڵێم کە قورئانمان خوێندەوە با هەر خوێندنەوە نەبێ، با تێی بگەین. ئەزانن خوای گەورە چۆن نەهیمان لێ دەکات، دەفەرمێت لا تەقرەبوا الزینا، نەچی نزیکی زینا بکەویەوە. لا تأكلوا أموالكم بينكم بالباطل، كرة نچن دستام چێتە ماڵی یەکتر، كرة دوای حرام خۆت دەرەچی، دوای غەرق دەبی. ولا تقتلوا أنفسكم، كرة خۆتان مەکوژن. ولا يقتلون النفس التي حرم الله بالحق، كرة نچن دستام چێتە خوێنی برایەک و خوشکێکی مسلمانی خۆتان، با کە چوونە قیامەت خوێنی کەس لە گەردنتاندا نەبێ. لا خوا دەفەرمێن نەکەی. هەر بەو توندیە لە قورئانە دەفەرمێن لا يسخر قوم من قوم، نەکەن. کورە نەکەن یەکێ لە ئێوە گاڵتە بکە پیاوێک بە پیاوێکی تر، ژنێک وەلا نیساء من نیساء، ژنێک بە ژنێکی تر. چەند جوانە ئەم قورئانە. سخریە ئەزانین بەڕێزان یعنی چی؟ بە کوردی پەتی یعنی گاڵتە پێکردن، بە زمانی شیرینی سلێمانی پێڵەن پێڕابواردن.
بە زمانی شیرینی هەولێریان وابزان پێوان قەشمەریکردن ئەگە هەڵەم نەکرد بێ یعنی تۆ مەجلیس بە کەسێک گەرمکەی دانیشی شەو گار بە یەکەوە ڕۆژ لە شوێنێکە باسی فڵان کەسکەی باسی عیب و کەم و کوڕیەکانی کەی جا بڵێ عیبەکەی بێدینیە عیبەکەی لە ئەخلاقیەتی عیبەکەی لە شەو لاریەتی لە ئاسای بکەیتەوە و خەڵک پێ بکەن و بۆ خۆت پێ بکەنی ڕاگەیاند کارێک لەسەر تەلەڤیزۆن هەواڵمان بۆ بخوێنێتەوە بە هەواڵ پێ بکەنێ فڵان کەس وا بوو ئەوەی وا بوو بۆیە خەڵک پێ بکەنن بە دیا تەلەڤیزۆنەکەوە میدیاکارێک شانۆکارێک من هونەری کۆمیدیا بەرز لە نرخێنم بۆی خۆشی بخاتە دڵی خەڵکەوە بەس معقول نییە تۆ شانۆ و تەمسیلی بکەی بە خەڵک ڕابێری مناڵیش فێری جوێن و قسەی ناشرین و پێڕابواردن بکەی ئەزانی ئەمە هەمووی بە بەرنامە لەم تەلەڤیزۆنانەوە دەکرێت بە ناوی کۆمیدیاوە مناڵیش فێری جوێن و قسەی ناشرین و بێئەدەبی دەکرێت سوکایەتی بەم سوکایەتی بەو سوکایەتی بەو هەمووی سوکایەتیە بۆی عالەم هەموو بتیقێتەوە پێ بکەنێ چ سوودێک لەوانە دەبینین خوا دەفەرمێت چۆن نابێت زینا بکەی خۆش بپارێزە لا یەسخەر بە خەڵک ڕامە بێرە ئەزیزم قەشمەری بە خەڵک مەکە ئەو کەسەی تۆ گاڵتەی پێ دەکەی چێڵێ لای خوا تۆ لە تۆ زۆر باشتر نییە ئەی ئافرەتی بەڕێز گاڵتە بە کەس مەکە چێ ئەڵێ ئەو کەسەی تۆ گاڵتەی پێ دەکەی ئەو ئافرەتە لای خوا زۆر بەڕێزتر نییە دوا ڕۆژی خێرتر نابێ لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن خب بارزن ولا تلمزوا أنفسكم سكاتي مكان بخوتان عيب عار مدوسنا ولا خوتان لخومان بەڵێ خوا دەفەرمێ ئەگە عیب و عارە لە خەڵک گرت بەخوا خەڵکیش عیب و عار لە تۆ دەدۆزێتەوە ئەگەر بە دوی عیبی خەڵکاگەڕای دڵنیا بەخوا عیبەکانی تۆش هەڵدەماڵێ خۆت بخە شوێنی خەڵک تو خوا تۆ پێت خۆشە مەجلیست پێگەرم بکرێ و دوای بۆت بجێڕنەوە فڵان کەس باسییان کردووی حەز دەکەی بۆ خۆت دەزمانت لە ئاستی خەڵکا بپارێزە حەز دەکەی عیبێکت هەبێ و خەڵک باسی بکەن نەبەخوا حەز دەکەی ستریکەن ئەی دەتخوا عیبی خەڵکی ژەگە پێت زانی مەجلیسی خەڵکی پێگەرم مەکە و پێ ڕامە بێرەوە خەڵکی مەجێڕەوە ولا تنابزوا بالألقاب كره ناو ناتوري ناشرين ليكتر منين بئس الاسم الفسوق بعد الإيمان چەند ناشرين إنسان دوای إيمان و باوەڕ و مسلمانیەتی بەم کردەوە ناشرینانە فاسق بێ جا سەیری قورئان کەن خۆشەویستان چەند وردە لە ئەوەڵی وتارەکە بۆ ئاخری وتارەکە یەک شتان پێ دەڵێم وتم کە دەڵێن تۆبەکار و ئەزانین تەوبەکار بەس دەبێت زیناکار و قاتڵ و بێدین و حرامخۆر تۆبە بکە خوا دەفەرمێت کە بە کەسێکت ڕابوارد و گاڵتەت پێ کرد کە بە دوی عیب و عاری داگەڕای حەیایەت بێت کە ناو ناتۆرەی ناشرینت بە دوو خست ومن لم يتب سەیری قورئان کەن باسی تەوبەیە کەسێک بە خۆی دانەچۆ و لێرەدا تۆبەی نەکرد فەئولایکە هم الظالمون دڵنیا بێ خوا لە ڕیزی زاڵمانە حسابی بۆ دەکا زاڵم هەر ئەم مەسئولەت دز و گەندەڵانی وڵاتی خۆمانن کە نەوت دەدزن کورە برا تۆش زاڵمی نصی قورآنە فەئولایکە هم الظالمون ئەم سێ گوناهە لە هەر کەسێکە هەبێ زاڵمە ئەگە تەوبە نەکا بە خەڵک ڕابواردن و گاڵتەکردن بە خەڵک بەدوو عیب و عاری خەڵک داگەڕان و مەجلیس گەرمکردن ناو ناتوەرە لە خەڵک نان ومن لم يتوب تەوبەی ئەمە چییە لە بینی خۆت و خوادا زۆر بڵێ ئەستەغفیر الله خوایە لێم خۆش بی زمانت یەکسەر بوەستێنی جارش کەم شتانە دووبارە نەکەیەوە ئەخلاقت پاک کەیتەوە بەڕێزم دووەمیشیان بڕۆی بۆ لای ئەو کەسە بڵێ توخواگرنم ئازاکە سێمیشیان لە مەجلیسێکدا کە باس کرایەوە لە شەرع دەفەرمێ دەبێت باسی چاکەی بکەی بڵێ بەڕێزان وەڵڵی من پێشتر باسی فڵان کەسم دەکرد خوا ئەگەی لێ بە هەڵە چوو بووم خوا لێم خۆش بێ وەڵڵی فڵان کەس وان نییە قبوڵم نییە جارێک کە خەڵک بە خراپە باسی بکە ئەم جا خوا لێت خۆش دەبێت ئەگەر تەوبەت نەکرد و هەتا مردن لەسەرم کارە بەردەوام بووی فەئولایکە هم الظالمون ئەزانن پاداشت و سەرنجامی زاڵم چییە سێشتە لە قورئانە من بەس بە قورئان قسەتان بۆ دەکەم ئەمە کەلامی رب العالمینە یەکەم إنه لا يفلح الظالمون هەر کەسێک لە ڕیزی ستەمکاراندا بێ قەت بە مراد ناگە چاو لێ چەند جا دوعات کردو خوای ئەویشم بۆ ئاسان کەی خوا بە ئاواتی خۆم بگەێنی بۆ ناکە بۆ ناکە لەبەرەوەی تۆ زاڵمی ئەزانی چەند کۆمنت بۆ خەڵک نووسیوە ئەزانی چەند بە خەڵک ڕابواردو ئەگەر بە ئاماژەیەکی چاویش بوو بێ ئەگەر بە لاقرتێ و پێکەنین و زەردەخەنەیەکی سوکایەتیش بوو بێ بە خەڵک ئەزانی چەند بە خەڵک ڕابواردووە قەت سەرفراز نابی بە مراد ناگەی ئاواتەکانت نانەجێ وەڵڵی خۆشیەکانت بەردەوام نابن بەسەرهاتێک هەیە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی مفەسیری گەورەی قورئان لە مەوسوعەت ئەسماء الله الحوسنادا لە بەرگی یەکە لە لاپەڕەی 152 دا دەجێڕێتەوە دەفەرمێ پیاوێکی بەڕێزی خانەدانی وەکو جەنابتان ژنی هێنا دوای چەند ساڵێک منداڵی نەبوو بە قەدەری خوای پەروەردگار ژنەکەشی بە قەدەر خۆی ساڵحە و خواناز بوو
وتی پیاوەکە تۆ پیاوێکی زۆر بەڕێز و بە ئەخلاق و بە شەهامەتی بە دزیەوە ژنن نەهێناوە دەستت لەگەڵ ئافرەت تێکەڵاو نەکردووە بوونە مافی باوکایەتی مافێکی ڕەوای خۆتە هەموو دکتۆریشمان کرد و وڵاتان گەڕاین من منداڵم نابێ بۆیە حەز دەکەم خوای گەورە ئەولادێکمان بداتێ وەڵڵاهی بۆ ئافرەتێک بدۆزەوە بە حیا و بە حورمەت و داپۆشرا و دیندار بێ من دەچمە خواست بێنی وتی ئافرەت نە وەڵڵاهی تۆ لە جیاتی ماڵ و مناڵ و کەس و کار و هەموو شتێکی بۆ من ژنەکە وتی نەبەخوا منیش تۆم ئەوە نەخۆش دەوێ حەز دەکەم باوک بی حەز دەکەم مناڵێک لە ژنێکی تریش بێ وەک ئەولادی خۆم وایە ژنەکە زۆر دڵپاک بوو زۆر سالیحە بوو زۆر دەرونی خاوێن بوو وەڵا خزم و کەس و کار هەردوو لا ڕازی بوون چون ئافرەتێکیان وەلحاصڵ بۆ دۆزیەوە کابرا ژنەی هێنا هەرزوو حامیلە بوو دوای دەمانگێک مناڵی یەکەمی بوو هێشتا مناڵەکە بچووک بوو مناڵی دووەمیشی بوو مناڵی سێمیش کەوتە ناو سکیەوە بەڵام جار بۆ جار ئەم ژنەی کە مناڵەکانی دەبوو بە چاوی زۆر سووک سەیری ژنە گەورەکەی دەکرد ژنی یەکەمی دەکرد یەکەم جار باش بوو لەگەڵیدا بەڵام کاتێک کە مناڵی بەخۆیەوە بینی ئاخری ژنەکە لە تەحەمولیان نەما ڕۆژێ وتی خوشکە باشەکەم والله من تۆم وەکو خوشکی خۆم سیر کردووە بڕۆ بکە وەکو کچی خۆم سیرم کردووی ئەم هەموو سوکاتی و ئەهانەیە چێ پێم دەکەی لەم ماڵەدا خۆ من لە برسانەدانە نیشتم لێرە من خۆم ڕازی بووم پیاوەکەم ژن بێنە منداڵەکانی تۆ بڕۆ بکە بەی خۆم دەزانم بەس حەز دەکەم تۆ نایڵی منداڵەکانی لە باوەشگرم دەیخەیتە پاڵ خۆتەوە نایڵی من جارێک ماچیان کەم من لە خۆشەویستیا بە ئەولادی خۆمیان دەزانم ومێدم سایە و سێبەریان نابحەسێمەوە لە داهاتوودا وەکو مناڵی تۆن مناڵی منیشن فەرقمان چییە وتی بڕۆ بەولاوە هەی سووک هەی ڕیسوە ئەگەر هیچ قیمەت لای خوا هەبوایە ئەولادێکی دەدایتێ لەو گولەیە کە بەدڵیەوەنا وتی ئەگەر هیچ ڕێزت هەبوایە هەی سووک و سەلیم مناڵێکت دەبوو چاو لێ چوون کە من بەڕێزم لای خوا لای خەڵک لای مێرد لە هەموو شتێک مناڵێکم لە تەنیشتەوەیە مناڵێک بەبەر ماوکمەوەیە مناڵێک لە سکمایە ژنەکە لە شوێنی خۆی ئاخری بوو جەڵتەیەک لێدا دەستی کرد بە گریان چوە سەر بەرماڵوتی خوای پەروەردگار هیچ ناڵێم دڵی ئەو پیاوەش بە خەم ناکەم و ئاژاوە ناخەم ئەم خێزانەوە خوایە حاڵی خۆم دەخەمە لای تۆ ئایا من سووک بم لە لای تۆ کە مناڵم نییە ئەبێت چ دەسەڵاتێکم هەبێ چاو لێ بڕێزان یەک گاڵتە ژیانت دەگۆڕێ وەڵڵاهی هەر ئەو ڕۆژە ژنە بەڕووە کەوت لەسەر کاشێک هەڵ خلیسکا منداڵەکەی ناوسکی لەبەر چوو مناڵ چوو بوو لە قادرمەوە هەڵدێرەوە سەری بە ئەرز کەوت و منداڵی مەمکە خۆرەش مرد مناڵی تری چۆ سەر شەقام و سارە لێدا و لە ناوچوو لە ماوەی یەک هەفتەیە هەر سێ مناڵەکەی نەما هیچی نەما بە ئازایەتی خۆتە ئەم مناڵانەی کەوا شانازیان پێوە دەکەی بە ئازایەتی خۆتە ئەم جوانیت کە شانازی بەسەر خەڵکا پێوە دەکەی بە ئازایەتی خۆتە ئەم دەنگە خۆشە شانازی بەسەر خەڵکا دەکەی بە ئازایەتی خۆتە ئەم پارە و سەرت و سامانە هی تۆیە هەی داماو هەژار نرخینە لای خوا کە بە چاوی سووک سەیری دەکەی شیاوە لای تۆ بە نرخ لای خوا بە نرختر نییە لە تۆ تاقیکردنەوەیە شکری خوای لەسەر بکە مناڵی نەما مناڵیشی نەبووەوە بەڵام سبحان الله بەڕێزان ئەوە دکتۆر نابلوسی خۆی لە ژیانە ماوە لێی ببیستن ئەوە کتێبەکەشی لەبەر دەستایە سبحان الله بۆ مانگی داهاتوو ژنەیەک کە چەند ساڵە مناڵی نەحامیلە بوو سبحان الله 5 منداڵی لەسەر یەک بوو 5 مناڵ بەڵام ئەم زۆر مرد بوو ئەوانەی مردن قەت بیر لە تۆڵە ناکەنەوە هەموو جا بە ژنەکە دەیگوت ئەم مناڵانەش بەهی خۆت بزانە ئەی بۆ خۆی ئەی خستە باوەشیەوە ئەو ئەیزانی چی بەرامبەر کردووە لە ڕووی نەداهات سەر هەڵبڕێ ئەیگوت خوا بیر لە ڕابردوو مەکەوە ئەم مناڵانە هی تۆن تەمەن درێژ بوو منداڵ گەورە بوون هەموو جار ئەم ژنە دەیگوت ئەبێ بە من بڵێن دایە بەویش بڵێن دایە نابێ پێی بڵێن باجی نابێ پێی بڵێن باوەشن ئەوە دایکتانە ئەبێت چۆن ڕێز لە من دەگرن ڕێزدەویش بگرن ئێمە دوو دایکین بۆ ئێوە زۆر بەختەوەرن کە دوو دایکتان هەیە لە ماڵێکە بەڕێزان باخوا بناسین ومن لم يتب چاولێ تەوبە هەر بۆ قاتڵ و زانی نییە تۆبە بۆ یەک قسەیە کە چێ دەڵێ من و تۆ ڕۆژێ دڵی کەسێکمان نەتەزاندووە با بە خۆمان دابچینەوە یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای پەروەردگار لە قورئانەکە باش شارە زامانکەی لە هەر هەڵەیەک کە بەو زمانەدا بەدڵم بە زمانمان هاتووە دڵی کەسێکمان بریندار کردو خوایە تەوبە بێ خوای لێمان خۆش بی خوایە گردنمان ئازاکەن خوای پەروەردگار لە سایی ئەم شەریعەتی ئیسلامەدا لە دنیا و قیامەتا بحەسەینەوە ئەوەی نەخۆشە خوایە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی دڵ بەخەمە خوای گیان دڵی خۆشکەی ئەوەی منداڵی نییە خوای گیان مناڵی ساڵحی پێ ببەخشی ئەوەی مناڵی هەیە بۆی ساڵحکەی ئەو ژنمێردانەی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی ئەو ژنمێردانەی بەختەوەرن خوایە زیاتر بەختەوەریان بپارێزی آمین آمین والحمد لله رب العالمين oh